بەرگری کاگلیز هەموو زارێ قسە دەکەم دەڵێم هەر بەرگری کارێک هەتا ڕامۆس و ماڵدینی بهێنی لەو پێکاتی بارسا داینی لەو ستایل یاریکردنی هانزی فلیکە بە بەرگریەکی بەرز یاری دەکات هەموو بەرگریکارەکان لە ناوەڕاست یاریگە لە پێشترن و بەتەڵی ئۆفساید یاری دەکات هەر بەرگریکارێک دانەی یەک تۆز لەوانەیە زیاتر لە کوبارسی و جێڕامارتیان لیگاسیا پێشکەش بکات هەر ئەوەندەی پێ دەکری کاکە یعنی ئێمە 2 ساڵ بەرشلۆنەمان بینی لە قۆناغی زۆر هەستیاری یەکلاکەرەوەی چامپیۆنز لیگ لەسەر هەڵی بەرگریکار یا خراپی بەرگریکار دۆڕاوە دەرکراوە لە قۆناغی هەستیار بەرگریکار چی بکاتن کە لەگەڵ ئەنتەر میلان گۆڵێک لە پێشە هانزی فلیک هەمووتان بڕۆنە سەرەوەی بەرگریکار لێ نامینێ یان کەواتە خەتەر لە ڕاینە هەڵی هانزی فلیکە کە بەو فشارە بەرزە یاری دەکات ئەو ستایلی ئەڵمانیەکانە من و تۆ ناتوانین بیگۆڕین کەس ناتوانێت بیانگۆڕێ یۆرن کلۆپ وایە هانزی فلیک وایە یوای کلۆپ پێشتر لە ڕاهێنەری ئەڵمانیا بوون بینیمە لەگە بەڕاستی چی کەسی بە بەڕاستی کرد یاریزانکە هاتوونە پێش ئەڵمانیەکان وای یاری دەکەن کاگلیس ئەمە سوودی هەیە بۆ بارسا لەچێ سوودی هەیە هێرشی زۆر سیر دەبێت هێرشی زۆر خێرا دەبە بەڵام لایانی بەرگی لەوانێ بە یەک تۆپ یاریزانی خێرا بەرامبەر گۆڵ بمێنێتەوە کەواتە خاڵی لاوازی بەرشلۆنە هێڵی بەرگریە و خەتاکەش لە ڕاهێنەرەوە بەرگریکار من ناڵێم خاڵی لاوازی بەڵام دەڵێم ئەو بەرگریکارانی بارسا هەیەە بەسە بۆ وەرزی یەکەمی هانزی فلیک زۆر بەهێز بوو دەتوانم بڵێم کلاسیکویەکی بەو شێوازە لە ڕیال مەدرید بردەوە کە نزیکی 2 گۆڵ 3 گۆڵی ڕیال مەدرید بە ئۆفساید کە ئێمباپێ تۆماری کرد و ئاوادەکە حرەکەیەکی بەناوبانگە توانی کلاسیکویەک بەوە مەسەڵەن یاریزانەکان هێرشبەرەکانی تیپەکانی بەرامبەر یاخود ڕیال مەدرید من دەڵێم بخاتە تەڵەوە بەم شێوەیە بەڵام دەڵێم هانزی فلیک خراپ نییە باو قسەی بکەم هانزی فلیک خراپ نییە و ستایلەکەشی خراپ نییە بەڵام ئەو ستایل یاریکردنێک کە هانزی فلیک یاری پێ دەکاتن لەو بەرگریکاران زیاتری ناوێتەوە جامەبەستەکە من لێرە ئەوە بوو هانزی فلیک توانی دوو وەرزی نایب بەڕێ بکات هەرچەندە سەر ڕایەوەی دەتوانم بڵێم وەرزی یەکەم زۆر سەرکەوتوو بوو تاوەکو قۆناغی پێشکۆتایی چامپیۆنز لیگ ڕۆی کە بەرامبەر ئەنتەر دەرکرا بەڵام لە وەرزی ڕابردوو بینیمان ڕایڤایکان و کارێکی کرد بە جۆرێک لە جۆرەکان تەڵی ئۆفسایدی شکاند کە ڕیال مەدرید نەیتوانی بەو شێوە بشێنێ لە چامپیۆنز لیگ کلۆب ڕوچ 3 گۆڵی لەسەر بەرشلۆنە تۆمار کرد تەڵی ئۆفسایدی زۆر بە جوانی شکاند دەبێ هانزی فلیک حساب بۆ یانە نەبکە کە باسانی تەڵی ئۆفساید لە یەکەم یاری بەرامبەر ئێڵچی بەرشلۆنە هیچ پلانێکی و بێزگە لە تەڵی ئۆفساید کاگلیز یەکشت هەیە یاریزانی خێرا توش دەبێت لە تەڵی ئۆفساید یاریزانی خێراوە ئیمباپێ و ڤینیسیۆس جۆنیۆر لە تەڵی ئۆفساید توش دەبن ئۆفساید نەسە دەگیرێت بەڵام یاریزانی سەبر خێرا نەبێتن لە تەڵی ئۆفساید دەتوانێت خۆی دەرباسکە بۆ نمونە سۆرلۆس دەبان بینی هەموو لە تەڵی ئۆفساید خۆی دەرباز دەکرد بەڵام سەری ئیمباپێ کەسان گۆڵی بۆ ئۆفساید دەکرد یان ڤینیسیۆس جۆنیۆر یاریزانی خێرا تووشی تەڵی ئۆفساید دەبێت چونکە خێرایە کە بە خێرایی دەڕوا بە یەک سەرکە یاریزانەکان دێنە دەرەوە دەبێت ئۆفساید بۆیە بارسا دەبێت حسابی ئەو یانانە بکە ئەو یاریزانانە بکە کە هێرشبەری سەرڕمی خێرانین ئەوان لە تەڵی ئۆفساید بەڕای من دەرباز دەبن من تاڕادەیەکی زۆر لەگەڵ ڕایەکەی تۆمە کە دەڵی بەرشلۆنە هەر بەرگریکارێکی هەر ئەو ستایلی یاریکردنی هەیە بەڵام بەس کۆندێ بگۆڕێ بەڵام بوونی بەرگریکارێکی بە ئەزمون جیاوازیەکی زۆر دروست دەکات لە بەرەوەی بەرشلۆنە ئەگەر بڵێم بە پلانی تەڵی ئۆفساید لە قۆناغی هەستاریەکانی چامپیۆنز لیگ دەرنەکراوە بڵێ هاوڕاتم بەڵام بە وردەکاری زۆر بچووکی بەرگریکار دەرکراوە باسی چی دەکەم دەڵێم ئەوەندەی هەندێک وردەکاری هەیە تەنیا پێویستی بە بەرگریکارێکی بە ئەزمونە دەڵێم ئەوەندەی کە پێشەوە مەسەلەن ناوەڕاست یان هێرشبەر پێویستە ئەوەندە بەرگری پێویست نییە بۆ بەرگریکان توان هیچ خۆت بکەیت کاکە کوبارسی باشترین یاریزانی لاوی لە مۆندیال نەبرد لەگەڵ بارسا دەبینی چۆنە خەتای کوبارسی نییە خەتای ستایل یاریکردنی هانزی فلیکە